ئەگەرچی تەندروستی و سەلامەتی ژیانی هاوڵاتیان ئەرچی لە پێشینەی وڵاتانە، بەڵام لە هەرێمی کوردستان ئەو کەرتە فەرامۆش کراوە و گوندە دوورەدەست و سەرسنوورەکانیش بە تەواوەتی لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراون لە ڕووی تەندروستیەوە ئاوڕێکی ئەوتۆیان لێ نەدراوەتەوە. لێرە تەنها کارمەندێکی تەندروستی کەوا یاریدەدەری پزیشکە سەرجەم کارەکانی خۆی بەڕێوە دەبات کە زیاتر لە دانیشتوانی 57 گوند بە مەبەستی چارەسەر ڕووی لێ دەکەن. ئەو بنکە تەندروستیە تایبەتە بە 57 گوند سەر بە نەحیسی دەکانین. ڕۆژانە کاژمێر هەشتی بەیانی تاکو نزیک کاژمێریەکی پاشنیوەڕۆ نەخۆش بەڕێ دەکرێت تەنها ڕۆژی جمعان نەبی. حالە تەواریش هەبی 24 ساعت ئەمە وەکو بنکەی تەندروستی نزاریە و بەڕێوەبەرای تەندروستی سۆران لە ئامادە باشی داینە هەر حاڵەتە نەخوازراو هەبێتن 24 ساعت ئەمە لێرە ئامادەینە. چارەسەری سەرەتایی لێرە ئەکرێتن وەکو ئیسحافات ئەوەلی حاڵەت برینداری خەتەرمان هەبێتن لێرە ئیسحافات ئەوەلی لۆ دەکەین و ڕەوانەی سیدەکان یاخود سۆرانی دەکەین. دانیشتوانی گوندەکانی برادۆست نیگەرانن لەوەی حکوومەت لە ڕووی تەندروستیەوە پشتگوێی خستوون. ئەوان دەڵێن بنکە تەندروستیەکەیان تەنها چارەسەری سەرەتایی لێ دەکرێت. بۆ چارەسەر و سەردانی پزیشک دەبێت دەیان کیلۆمەتر ببڕن تاوەکو دەگەنە سۆران. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکە کە ئێستا ئەو خەستەخانەی لۆمە لێرە نزاری دروست کراوە چەندەها گوند ئەو خەستەخانە لە سنتەری گوندی نزاریە چەندەها گوند لە دەورە و بەرەوە هەتا ئێستا فەحسەکی ئەو هایلێنێ کە خەرک ئیستیفادێکی لێ ببینێ و هەروەها ئیشاعەگرێکشی نییە کارمەندی زۆر نوقسان و ئێستا لۆ نمونە کەسێک لێرە دوو پشکێکی پێ بدەیان حادیسەیەکی ڕوو بدە ڕاستە خۆت بێ ڕوو لە سۆران بکەی و کە هیچ خزمەتگوزارێکی پێویست وەکو پێویست لەو خەستەخانەیدا نییە. بە قورعان پێداویستەکان وەکو پێداویستی بڕەکەمە خەڵکێکی زۆر دێت و ئەو خەستەخانەی بەس دکتۆر یەک دکتۆری لێیە، یعنی زۆر ئەوەشی هەبوونە و گرێبەستانە ئەوانش نەمان. ئێستا دکتۆرەکە پەتنەیە ینی وەکو پێویست بەڕێناسی وەکو پێویستە گەنا دکتۆرەشی زیرەکە وەڵاهی. سیدەکان یاخود برادۆست لە ڕووی ڕووبەرەوە بە یەکێک لە گەورەترین ناحیەکانی عێراقدا دەنرێت، بەڵام دانیشتوانی ئەو ناوچەیە گرنگیەکی ئەوتۆیان پێنەدراوە و بێبەشن لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری برادۆست.